هونەر ئاوێنە و بینایی هەموو شارستانیەتێکە هیچ شارێکی دنیا نابینیت هونەر بە جۆرێک لە جۆرەکان خۆی تێدا نەنوێنێت. مەریوانیش وەکو هەر شارێکی تری دنیا هەڵگری ئەم خەسڵەتەیە. هەموو جۆرەکانی هونەر بەناوژیانی کۆمەڵایەتی خەڵکی شارەکەدا شۆڕ بووەتەوە. گروپی زایەڵەی مەریوان یەکێکە لە گروپە میوزیکی ئاکادیمیەکان. زۆربەی ئەندامەکانی پێکاتون لە ژنان بە شێوەیەکی سونەتی کاری هونەری ئەنجام دەدەن. کۆی ئەندامەکانی ئەم گروپە خەڵکی مەریوانن. لە ڕاهێنانی بەردەوامدان بۆ ئەوەی بتوانن خزمەت بە هونەری شارەکەیان بکەن. گروپی زایەڵەی مەریوان بە سەدا و ئاوازە فۆلکلۆریەکانەوە بە لەرەی دەنگەژێکانی کچانی هەورامانەوە گۆرانی بۆ نیشتیمان دەچڕن. بە پۆشاکی ڕەسەنی کوردیەوە سیات شەمانە لە بەرۆکی ئاسمان دەدەن. تقريبا حدود 10 ساڵان تدریس و هنەر و موسیقی کردونە هەمجە تارانەنە هەمجە منتەقەوێمانە ساڵونێمە تا 2 ساڵێن شروع بە کارشکردن و هەدەف ئەسڵی گروهێماینەنە کە ئەمە بتاوێنە کاری گروهی و فەرهەنگی گروهی جە موسیقی منتەقەوێمانە یاگێ وزمێنە تاوێنە هەدەفهای فرێما هەنێجە زمینای موسیقاییەنەکە حتمما مشۆ سەرشاوە کارکردمێنەوە هەدەفمانە ئانەی کە موسیقی فولکلۆر منتەقەوەما کارکردمێنە ئانەی کە بتاومێ تەنزیمهای و خاص و وەش بە مربوط بە منتەقەوەما هەنجە زمینە موسیقیەنە بارمیلێ گروهی بە شێوە ئاکادمیکی سەرشۆ کارکردمێنە و دعوت کردمێجە خەڵکی کە ئاکەسانەی کە هەنێجە منتەقەوێمانەوە توانایی نەوازەندگیشە هەن کە بەیە دلی گروهی و بتامێنە گروهێ ما بۆ پێی شارەوە ما بۆ پێ منتەقەوە مابوونەوە نانێکە سرف پێ کەسیوی خاصی بوونە. حرفەی کەواچوو دەستم پەنە کردە بۆ تقریبن تاواچوو چەند ساڵێوان ینی یاری 4 ساڵێن وەلی خوب هەر پاسەکەواتم منجە زاڕۆیی وەنوە بەڕاستی وە فرە فرە علاقە من پەنەش بە گۆرانی واتەی. ناوچەوێمانە فری بێنی کەواچێنی پەنە کارکەرە چەنیما بەڵام بە هەر دەلایلێ حەز نەکەرێنە وەلێ چەنی ئی تاقمەیە کە ئاشنا بیا و سیما خانمە کە بەڕاستی یۆجە شێرە ژەنەکانە کە بەڕاستی توانانە و ئێمە شۆم گرما شانازیش بۆ کەرمێ و بشناسمش کە خەبەر شادا بە من بەڕاستی پێشوازیم کرد و لوانی دلی گروهەکەی کە گروهەکەم دی کناچەکەم دی چن ڕێکوپێکی چن عالی و چن هۆنەر دۆسێ بێنێ بە شانازی و قبولم کرد و تقریبا 6-7 مانگی و شاید کەمتریج من چەنی شاکار کردو. ئەرێ بەبانە یانە بەبانە ئەرێ بەبانە یانە بەبانە ئەرێ بەرتیلیان دەدا بە خودا دەپارانەوە هەرە شەمە هەموو خەڵما شەمام شەیدی نایەتە بەرەوما سەرکەوتینی نایەتە بەرەوما سەر
لە سەرەتاوە گروپ زایەڵەمان ساڵنەوە یەک تەشکیلدا ئەو ساڵانە هەدەف گروی هەر بانوان بوو بەڵام بەبوون ئەوەی کە شار مەریوان چکۆلە بوو وە پۆتانسیەڵ نەوازەندەی فرە لە خوارۆ بوو گروهمان تەبدیل کرد بە گروی هەیەکی هەر بریتی لە ژنان و پیاوان شار مەریوان بەبوون وجود بازە قوانینەوە کە ژن ناتوانێت بە تەنهایی تەکخانی کا لە منتەقەی خۆمانە مەجبور بووین کەواقان گروی بانوان جەمەکەین و دانێ لە دلیلە ئەسڵەکانمان ئەوە بوو کە ژنێکی خانندە تا چ حەدێ ئەتوانێت سەبر کا تا قوانین تەغیر کا لە واقعات هەنێ عمر مفیدی هەست بۆ خانەندگی کە ساڵها لە کونجێکا بۆ خۆی دانیشە سەبووری کا تا قوانین تەغیر کا. ئەمە جا ئەوڵۆ پێستارت و کاری ما جەکارە فولکلۆرەکەەوە دەستما نەکرد مەجموعەکاری فولکلۆری ما ئاوردێ جە منتەقەوەمانە چه هۆرامی چه سۆرانی مەجموعەهای ما کارکردێنێ کە تەنزیم ما کردێنێ پێی ئی گروهیە و دووبارە نوت نوویسی کردێنێ و حتا فرێجە کارەکە ئەسەن نوت نگاری نەکردێ بێنێ نوویسی نەکردێ بێنێ تەنزیم ماکردێنێ مانێ کاری جدیدی وما بێنێ کە نوویستێنێ ما تەنزیم ماکردن پێ گوری وەسای ماکردن کە کاری بنویسمێ کە بە فەزا و گروهی بووەرە و بە جغرافیای ما بووەرە و بە منتەقەی ما بووەرەنە هونەری پەیکەرسازی یەکێکە لە بەشە گرنگەکانی هونەری شێوەکاری لە ڕێگەی ماتریالیکەوە شێوەی ئەو حیکایەتە بەرجەستە دەکات کە لە ناو مێشتی هونەرمەندەکەدایە. لە هەموو شارەکانی دنیادا هونەری شێوەکاری ڕۆڵێکی باڵا دەجێڕێت لە ناساندنی ڕواڵەتەکانی شارستانیەتی شاردا. پەیکەرە هونەریەکان سیمای مەدەنیەتی هەر شارێک دیاری دەکەن. فەزای سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری لەگەڵ سروشتی ناوچەکەدا کاریگەری لەسەر هیزر و بیرکردنەوەی هونەرمەندەکان دروست دەکەن. لە ساڵی 1375 چوومە کلاس تەڕاحی و نەقاشی دەست بەکار بووم لە ژێر نەزەر ئوستادای وەکو کالەقوان پێخەزانێ و کاگەکبەری منسووری نەقاشی سنەیی گرایش زۆرترم بە مجەسەمەسازی هەست ئەیسا خەریک مجەسەمەسازیم. ئەساس دەکەم مجەسەمە فرەتر بەرچاوە لە ناو میانەکانە نەسبە بێت فرەتر قابلە لەمسە تۆ ئەتوانی بە دەور مجەسەمە بگەڕیت وەکو تەڕاحی و نەقاشی نییە کە مختەز بە مەکانێکی بەستە بێت وەکو فەزای گالۆریەکان فرەتر حەزم بم خسڵەت مجەسەمە کرد کە زۆرتر قابلە لەمسە. من فرەتر بە ماتریال یا بە وەسیلەی فلز ئاهەن کارەکەم وەرەقەهای فلزی تەرحەکەیشی خۆ ئەغڵب تەڕاحیە کرێت بەسەر سەفحەوە جارێکیش کارەکە لە ڕەوەند کارە ئەگۆڕێت فیلبداها بێت یانێک لە قسمەتێکە ئەسڵەنتر تۆ فقط ڕەوەند کارەکە ئیدامەدەی فکری پێ ناکەیتەوە کە چۆنە چێتە بەرۆ یا تەرحێکی قبلی نییە فقط کارەکە چێت وە ئەو شتێک کە ها لە زەمیری ناخوداگای مجەسەمە سازە ها لە زەمی ناخوداگای هونەرمەندە
انتقالە دێتە سەر ئەو ئەبزارە ئەو وەسیلە ئەو ماتریاڵەوە ئەو حەجمە دروستە بێت. من احساسەکەم فەزایە شاری حتا ئێلەمانهای ئەمڕۆیی واردە و شارە نەبێت و شارە مەدەنیەت پێیان ناکات یانە حتا کارێکی هوەری کارێکی فەرهەنگی ئجرا نەکرێت لە سەد شارە ئەو فەزایەکی مەدەنی فەزایەکی ئەمڕۆیی فەزایەکی مۆدرن پێیان ناکات. ئەساسەکەم مەسلەی محیتە زیست مەسلەیە زۆر مهمە لە هیچ مەقطەیە لە تاریخە ئەوە محیتە زیست نەکەوتووە سەر خەتەرەوە جەمعیەت زۆرە مەسرەفگەرایی فرە زۆرە ئینسانە دەسەڵاتدارەکان سیاسەتمەدارەکان سەرمایەدارەکان هیچ وەختێک بە مەسلەی محیتە زیست فکر ناکەن بە دەغدەغەکان خۆیان بە سەرمایەکەیان بە سیاسەتەکان خۆیان فکرەکەنەوە و ئەمە ئەم بێتەوەجۆیە بووە سە دەغدەغەیە بۆ منی هونەرمەند بۆ منێک کە دەغدەغەم هونەرە ئەحساسەکەم ئەگەر زیست بووم ئەگەر ئەو جێگایە کە ئێمە ژیانی تیاکەن کەوێتە خەتەرۆ کە کەوتووە سە خەتەریش ئەتر ئەو مەسەلەکان کەم ڕەنگەوە بنەوە. فەزای کاری من فەزایەکی مینیماڵە سەیەکەم ئانێ کارەکەم ئانێ مجەسەمەیە دروستەکەم فرە سادەی کەمەوە لە شاخ و بەرگەکەی کەمەوە شلۆق نەبێت عناسوری ئیزافەی تیا نەبێت بێ بە کارێکی سادە ئینتزاعی جۆرێکە ئەو معنا و مەفهومیشەکە گەرەکمە بە تەواو ئەنرژی و بیگەیەنێت یانێ تۆ هەرچەندە کارەکەت سادەکەیتۆ شێ قودرەت و توانایی ئەوەش دەبێت کە بەباشی معناکە انتقال بێ. هەڵبژاردننی شوێنی گونجاو بۆ دانانی پەیکەرەکان زیاتر مانا دەدات بە حکایەتی پشت پەیکەرەکە و زۆرترین کات لەبەر چاو دەبێت و لە یادەوەریدا دەمێنێتەوە. ڕووی دادە هونەریە فەرهەنگیەکان تەحەوڵەیە کە لە عەرسەی هونەرە لە عەرسەی فەرهەنگا ڕوویەدات هەمیشە ئەکەوێتە بەر تەحەوڵاتێکە لە جامعە ڕوویەدات یانە تۆ نویسەندەیەک شاعرێک ڕۆشنبیرێک هونەرمەندێک هەمیشە نۆ نگای نۆ دیدی نۆ فکری هەمیشە ها لەبەر جامعەوە. بۆ ئەو کارە نمایشگایانە گەڕام بزانم چی کەم بە دەزمایە کار بەوەی کە من بەسەریەوە کار بکەم کەڵە کێفی یا بزنە کێفی منتخاب کرد چون قەیافەی بزنە کێفی جێگای زۆر بوو بۆ مانۆڕدان ئەوەی کە تۆ بەسەریەوە ئەوە کە زاتن خۆی مەوجودە یا حیوانێکی زۆر جوان و زۆر دارای ئاناتۆمیەکی زۆر باش بوو منیش ئەمتوانی بەباشی لە ئاناتۆمی ئەم حیوانە دەخل و تەسەڕف بکەم. کارەکان زۆر بکرێن ئەوەی کە ئیجازە بدرێت کار لە شارە نەسب بکرێت وارد فەزای جامعە ببێت لە تەواو شارە کوردنشینەکانە کاری باش ببێت ئەوەی کە هەزینە بکرێت بە دەست و دڵبازی و هەزینە بکرێت چون حتا کاری هونەری
کاری فەرهەنگی زۆرتر بێت لە شارێکە ئەو شارە مەدەنیەتی زۆرترە ئەو شارە بەرەو پێش ڕۆت. هونەری سینەما یەکێکی ترە لەو بوارانەی هونەرمەندانی شاری مەریوان بایەخیان پێداوە و بارودۆخی کۆمەڵایەتی و سروشتی هەورامان سەرچاوەی ئیلهامی کارەکانیان بووە. چەندین کورتە فیلم و بەرنامەی دیکۆمنتاری لەم بوارەدا بەرهەم هاتوون. بەشداری کارایان لە ناو فیستیڤاڵە ناوخۆیی و نێودەوڵەتیەکاندا وای کردووە لەم ڕێگەیەوە کەلتور و ژیانی خەڵکی ناوچەکە بە دنیا بناسێنن. بە زاڕۆیی علاقەیەوە فرەم بێ بە هۆنەری و فرە و جەوەخت وێم هەمیشە بە نەقاشی کێشتەی پاڕکەرێنەوە. هەرانە بێ کە دنیای دەرونی و دنیای زاڕۆیی وێم فرەوەختا قاڵب و خەتخەتی کردەی و نەقاشی کێشتەی بە میداد ڕەنگەکان هەمیشە سەر و دەفتەر و نەقاشیەکانەوە بە تەسویر کێشێنێ. ئی علاقەمەندیە جەدەرون و من نەڕۆشتشکردوە تا یاوا بە مەرحەلەیەوە یا ئاستەوە کە مەوارد و مەختە و ڕاهنماییجە مەدرسە نەبیێمێ. فرەوەختە نەقاشی نەتاوێ ئاچیوەکە من گەرەکە بە قۆڵی معروف حس و ئەحساسەکە دەرون و من نەهەن بارۆ نیشانیش بوو و تاوە منعکسشکەرەوە بە مخاتەبی. ڕوە ماردە بە دنیا و ئەکاسی ئادۆراکە ئەکاسی دەورێ ئەکاسی ئانالۆگ بێ واسان دیجیتاڵە جەکارە نەبێ. چەندین ساڵێ کولەن حۆزە ئەکاسی ئانالۆگی نەکارمان کرد باتەوە جوپانێکە علاقەم بێ بە تەسویری زیندەی تەسویری متحڕەکی و بەشێوە گەورەجە بیرۆکا کە بێنێم پەنەم وەش بێ بەو دروست شاکەر و ئاسان نهایەتەن بڕۆ ماردە بە دنیا و تەسویری تەسویر بەرداری و ئینە زەمان بێچەن و گرایش و من بە تەرەف و سینەمای مستەنەدی و سینەمای مستەنەد یۆچە ئاواتا بێ کە من هەمیشە حەزم چەنە بێ و حەزکەرێنێ جە زەمانێوەنە و من تاو ئاداب و نەریت و کولتور و فەرهەنگ و ئێمە جە جۆغرافیا هۆرامانینە باروەر و دووربینی و جە قاڵب و فیلمێ مستەنەدینە بە زوان و ئەدەبیات و سینەمای نیشانیش بوو. شروع فعالیتەکەم لە ساڵ 1970 و بە ئەوەڵین کورتە فیلمێ بەنامێ پێڵاوی شرۆبی جا دەگاو قەڵاجینە شرۆم کردوە شونانێرە دومین کاری داستانی بڵندم بێ بەنامی ئاواتەکان لە بەفرا دەمرن و ئینە هەمزەمان بێچەن و سەرەتا و مامۆستایەتی من جا قوتابخانەکە و شار و سۆڵەوانە و شروعم کرد بە جدیەتەوە خاسەوە بە پشتیوانی فکریوە بۆ مطالعەوە بە پەیوەندی چەند و ئازا و ئەنجومەن و سینیمای جوانان و سنەی و ئاڕەفیقا کە جا شارەکاتەری نەبێنێ و من تقریبا تاوام جە تایمەوە کەمنە بە وەشکردەی چەندین دانە فیلمی مستەنەدێ جا جۆغرافیا هۆرامانینە کارنامە و وێم ستارتە و شرۆش کرد و ئەلحەمدوللا تقریبا جە فاسڵەوە کەمنە تاوام نەتیجە گیر و جا ئەوەڵین بەرهەمایە کە وەشم کردێ بێنێ. فیلم هەیە و کە فرەتەر تەوا بۆشە دەنگدانەوەشا بۆ هەمجا دلێ وێرانینەوە هەمجا بەر وێرانیوە فیلمە مستەنەد کۆتا بەنامی مێلۆدی سەنگی بکە ئەی فیلمە ڕەوایەتگەر و حوزور و عونسرە ئەوەنجا جۆغرافیا هۆرامانینە کە تەمام و خەڵک و هۆرامانی بەنۆعەوە چنوی عونسری دەرگیرە.
فیلم و مێلۆدی سەنگی جەفرۆجە فستیواڵەکە بەرو ئێرانیەوە دلێ ئێرانی تەواش خەڵاتهای عالی وەرگێرەوە بەستەرێ فەرامکەر و بنەمای وەشکەرەوە پەیانێکە من تاوجە ئایندەنە بە تۆلید و فیلمای خاستری و حرفەیەتەری تاوجە عرسەی جهانی نەزاهر بوو یۆتەرچا فیلماکە من تاوانش بە کارنامە من ڕنگ بۆ و تقریبان معرف و من بۆ فیلم و داهۆڵەکانیش دەمرێن فیلمەوە داستانی زەدە جەنگە ئی فیلمە مرتبێتە چەند و سینەمای شۆن و جەنگیرە جەنگ و ئێران و عێراقیرە من ئەمانە یۆچە حادثە تاڵخە یۆچە ئتفاقا بەسرەت و سناریۆ دووبارە بازنویسیم کردنەوە بەسرەت و یەکدان فیلمی داستانی کارم کردن کە ئی فیلمە جەماوەیەوە کەمنە فستیواڵهای فرێنە جبەر و ئێرانی و فستیواڵهای بینەلملەلی تاواش مەترەح بۆوە هاچێوە کە من گەرەک بێ جەقاڵە بوو زوان و سینەمای و ئەدەبیات و سینەمێنە یانوش بە مخاتەبەکە هەمجە خارجە مەرزەکانە یاونام وە یاگی وەشحاڵینە هەم پێ وێن وە پێی ئانیشا کە فیلمەکە شادیە ئاگە بووین و پایی ئێزن لە باوان ئێدای نامانی ئەمان عوامڵی فرێنێ پەیانێکە ئینسان بلاخەرە جەمەسیر و زندگیشنەوە جەمەسیری کاری وشنەیە بۆ مۆفەقێ دەرحەڵ یۆچە عوامڵا قەتعان جامعان خانەوادەن و قەتعان من چی زەمینەنە هەمیشە سپاسگوزار و ئاکەسابیەنە کە دەوروبەرم نەبیێنێ و بە نوعەوە مرتبێتێ بینێ چەن و حوزەی کاری من ئیسە بەرۆ گێریش جا کەسایەوە کە کارم چەنە کردێنێ جامعە و وێمە کۆمەلگا هۆرامانی بەتایبەت و لایەکۆ خانەوادە وێن بیان کە هەمیشە بەڕاستی چنین بێنێەوە تەنیاشان ناسەناوە مایە و دڵگەرمی بێنێ پێ من کە اینێکە تاو هەنگامێ پتەوتەرێ و ئالتەرێ هەرگیری و جا حەوزە و سینەماینە لە ناو هەموو نەتەوەیەکدا توانە و بەهرە هونەریەکان جیاوازی و تایبەتمەندی نەتەوەکەیان بەیان دەکەن ئێمەی کوردیش لە ڕێگەی هونەرەکەمانەوە پەیامە نەتەوەی و کللتوریەکانمان گەیاندووە و جێگەی دەستمان لە بنیادنانی مێژووی شارستانیەتدا دیار و بەرچاوە.